كلما سمع النداء. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على رسول الله محمد وعلى آله وصحبه أجمعين. اللهم صل على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد كما صليت وسلمت وباركت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد. قوتابیانی خۆشەویست، زانستخوازان، فێرخوازان، لە بەرنامەی گەوهەری زانستخوازان خۆشحاڵم جارێشتر بە ئێوەی خۆشەویست و لە دڵا شیرین شادنەوە لە زنجیرەی 16هەمین لە خاڵی یان لە گەوهەری 49هەمین دەگەینەوە بە خزمەتی ئێوەی خۆشەویست و بەڕێزان و خۆشەویستان. شەیخی بەڕێز ئەبوبەکر زەید ڕەحمەتی خوای لەسەربی لە کتێبەکەی خۆی ئەلحیلیە خاڵە کۆتاییەکانی وەکو ئامۆژگاری لە بۆ ئەهلی عیلم، لە بۆ زانستخوازان داناوە بە ناوی ئەلمەحاذیر، واتە هۆشیارکەرەوەکان. یعنی پێویستە زانستخواز و فێرخواز زۆر وشیاری ئەو چەند خاڵەی بی، زۆر ئاگادار بی کەوا خۆیان لێ بپارێزی. مەحاذیر واتە ئەو شتانێک کە ئینسان دەبێ حەذەری لێ بکە، خۆی لێ پارێزی، خۆی لێ بەدوور بگریتن، تێکەڵی ئەو بابەت و خاڵانە نەبیت. ئینجا دێنە سەر گەوهەری 49هەمین لەو شتانەی کەوا پێویستە زانستخواز خۆی لێ پارێزی، ئەویش بە ناوی ئەلئیجهاض الفکری، واتە نابی تۆ خاوەنی بیرۆکەیەک بی، نابی تۆ فکر و خەیاڵەکە لە مێشک بی و تەڕخی بکەی و بەدەری بخەیلۆ خەڵکی کە ئەو فکر و خەیاڵەکی نەزۆکە، فکر و خەیاڵەکی وایە کەوا سەر ناگریتن. دەبێ ئینسان طالب العلم لە هەر قسەیەک کە دەیکا، هەر پرۆژەیەک کەوا تەقدیری کۆمەلگای دەکاتن، لە وتارەکانی، لە قسەکانی، لە هەنگاوەکانی دەبێ مەبەستی هەبیتن، دەبێ مەبەستی یەکەم جار خوای گەورە بی سوبحانەه وتەعالا، ڕەزامەندی خوای گەورە بی، لە دوایی دەخزمەتکردنی دینی خوای گەورە بی سوبحانەه وتەعالا. لێ شەیخ ئەبوبەکر ڕەحمەتی خوای لەسەروی دەفەرمێ یەک لەو خاڵانێک کە پێویستە هەتاکو خاوەنی بیرۆکەی نەزۆک نەبی ئەلقەسد، واتە مەبەست و نیەت و مەبەستێکی پاکت هەبی لەو شتانەی کەوا پێشکەشی دەکەی، کەوا پێویستە ئینسان زۆر ئاگادار بی لەوەی کەوا بیرۆکەیەک بخەیە بەردەستی خەڵکی یان شتێک پێشکەشی خەڵکانێک بکەی قەبل نضوجیها. هێشتان ئەو فکرێ پێ نەگەیشتە، هێشتان ئەو فکرێ زۆری مایە، ئەتوو خەڵکی تووشی تەهلوکە و دەرد و بەڵا بکەی. لێ ئەوەیە کە مەبەستی پێ ئەوەیە دەرێتن، یعنی ئەو بابەتە کە ئینسان هەندێک بیرۆکە و ڕاو بیر و بۆسوونی خۆی بینتە پێش، کەشتی شاز بی، کەشتی نامۆ بی، کە لەو خاڵانە خۆی دەگرتەوە. یەکەم ئیبداء آراء الشاذة مخالفة للجمهور. دائما توي أهل علم نابي كسك بي أو رأيانا بينيوا كرأي شاذة لجمهور دردستن، أو رأيانا كوان نامويا بو خلقي كأتو قصيان لقدكي لو يزوزو دبي إنسان وريا بيتن. دائما يكمين زار هر رأيك ديني بدليل قرآن والسنة بيغمبر صلى الله عليه وسلم بحال بشتي بكا لباشان هول بدا. أو الرأيي بينك رأيك قشتيا كوا خلق لا كونوا بيستيتي عزل لوي نبي شتي شاذ ونامو بيشكشي خلق بكان لو يبرين والله كسشي زورزانة كسشي برعصي آقدارة، لو خود بخينوا، لو خود وريابا، لو خود آقداري همو آراء كامبا، بلام لكاتي دعوة، لكاتي وەڵام دانەوەی پرسیاری خەڵکی نابی ئاڕائی شاذ و ئاڕائی وابینی کەوا جێی نامۆیە. ئەوە مجتەهیدەکان، موفتیەکان، زانە باڵاکان ئیشیوانە لە کاتی تارەسەرکردی کێشەیەک، لە کاتی تەنگەشەی کۆمەڵایەتیەک، بابەتێکی تەلاق، مەسائیلێکی کەوا زەحمەت و مستعصیبی کە بێتە پێش، ئەوان دێن لە وردیاتی فقه دەکۆڵنەوە. ئەوە ئیشی ئێمە نییە، ئێمە مجتەهید نین، ئێمە مفتی نین بین ڕەئی شاذ و شتی نامۆ بینینەوە. لۆ نمونە زۆر جار کابرا دێ پرسیار دەکا، کابرا عمری 70 ساڵە، مامۆستا ئەرێ دەستنوێژ دەخێزانم دەستچێ، کاکە ئەو کابرا 70 ساڵە 6 ساڵە ئەوەی سوتەجێ
کەوا هەر بژن و پیاوەک دەستیان بێکتر بکەوی وەکو مەسەبی ئیمامی شافعی دەستنوێژ دەشتێتن. ئێستا ئەتۆ ڕەئیەکی نوێ بینی برێ ناوەڵە ناشتێ لە کنەوی شتێکی نامۆیە غەریبە پێی تەقەبول ناکرێ. لێ زۆر ئاگدار بە ئەگە باسی ئەو ڕەئیانەشت کرد هەر هەر مەسەبەکان باز بکە. ئیمامی شافعی وا دەفرمێ، ئیمامی ئەبوو حەنیفە وا دەفرمێ، دەلیلی ئایەتەکان بینەوە. ئینجا لە پاشان ئینسان دوایە تەماشای خەڵکەی هەڵبسەنگێنەکەوە کاتێک ئەتو فتوای لە بۆ دەدەی. خاڵی دووەم زۆر ئاگدار بە ئینسانی ئەهلی عیلم و زانست واز دەبێ بەڕاستی هەر قسەیەک بکەی، هەر قسەیەک دەکەی پێشی ئەوەی کەوا قسەکە بکەی دەری ببڕی هەوڵ بدە لێی بکۆڵەوە. مەسەڵەن لۆ نمونە دەتەوێت باسی بابەتێک بکەیت، ئەو بابەتە لۆی پشت ئەستور بی لەو بابەتێک کە باسی دەکەی بەدەلیلی ئاەتی قورئان و سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئاڕای عولەمان دەوڵەمەندی بکە، بگڕێ و سەرچاوە تەفسیرەکان و ئەو زانە بە ڕێزانەی کەوا شەرحی حەدیسەکەیان کردیان. لێ بەڕاستی ئینسان دەبی زۆر ئاگدار بی بەڕاستی لەو بابەتانی کە پێشکەشی دەکا بە تایبەت لە بابەتی بیرۆکەی و فکر لە ئاڕای فقهی لە ئیجتیهادات لە ئیختیلافاتی زانایان نەینتە ناو کۆمەڵگا. تەڵەبەی خۆی لەسەوەی پەروەردە نەکە، هەوڵ بدە یەکەم جا لەسەر ئەو مەسهەبەی کەوا باوە لە ناو کۆمەڵگەکەی خۆت کە ئێمەی کورد کە مەسەلمان ئیمامی شافعی ڕەحمەتی خوای لەسەر بێ یەکەم جار قوتابیەکە لەسەر ئەوەی ڕابینە، یەکەم جار ئەو فتوایی بدە خەڵکی. ئەگە زانیت ڕەنگە خەڵکە پێویستی بە ئاسانکاریە هەینێ دەتوانی باسی ئاڕائیتکە بکەیت. لێ ئەو شێخ ئەبوبەکر زەید ڕەحمەتی خوای لەسەر بێ دەفەرمێ یەکێک لەو بیرۆکانەی کەوا کە نەزۆکە دەدەی ومنها الئیسرائیلیات الجدیدە لە قەدیم کۆنەوە لە کتێبەکانی قەدیم ئیسرائیلیات هەبوو. ئیسرائیلیات چ بوو؟ ئەو زانایانی قەدیم لە کتێبەکانی تەورات و ئینجیل هەر شتێک هەبا تێکەڵی ناو حەدیث کرابوو. بە لۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕێگای دابوو بای ئەوەندەی باسی بکرێ کە دەفەرمێ حەدیثوا عن بەنی ئیسرائیل ولا حەرەج. ئێوە ئەو قسانەی لە بەنی ئیسرائیلەکان دەبیستن باسییان بکەن، هیچ کێشە و گرفتی تێدا نییە. بەڵام ئەو حەدیثە نابی ئەمە بەڕەهایی وەریگرێ. زانایان دەفەرمونون ئیسرائیلیات سێ جۆرە. نەوعەکمان هەیە لە ئیسرائیلیات شتێک لە تەورات باس کرایە، لە زانایانی ئەهلی کتاب باس کرا، بەڵام موافقی قورئان و سنەتی پێغەمبەرە صلی الله عليه وسلم. هەمان ئەو قسەیە پاڵپشتە لەگەر ئاەتێک لەگەر دەقەچە حەدیثی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوە وەردەگیری هیچ ئیشکالی تێدا نییە. ئەو جارە ئیسرائیلیاتێکمان هەیە، ئەو ئیسرائیلیاتە دژ نییە بە ئاەت و حەدیثی پێغەمبەر صلی الله عليه وسلم، یعنی مەسکوت عنه، بەڵام شتێکی جوانە، شتێکی باشە، دەکرێت ئەوەش باس بکرێتەوە مەسی عەقیدەی ناکە، تەئسید لە دینی پاک و بێگردی ئیسلام ناکە، ئەوەش باسکردنی کێشە نییە. بەڵام ئیسرائیلیاتێک دژبی بە دەقی قورئان، دژبی بە فەرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم، یان مەسی عەقیدەی بکە، یان باسی پێغەمبەرێک بکە لە پێغەمبەران سەڵات و سەلامی خۆیان لەسەر بێ بە ناشرینی بە ناڕێکی کەەوە بابەتی عەقیدەیە، دەبی ئەوە بەڕاستی ئینسان ئاگداربی بە هیچ نەوعەک وەرناگیرێتن. لێ بەڕاستی ئیسرائیلیاتی نوێ ئەوەیە کە ئینسان بەڕاستی تەمەشا دەکەی هەندێک بابەت هەیە ئێستاکە کە پەیدا بووە. لۆ نمونە ئێستا بە ناوی کرانەوە، بە ناوی حڕیەتی ئەدیان، بە ناوی ئەوەی کەوا خۆنزیکردنەوە لەگەر هەموو دینەکان یان هەر هەموو دینەکان بە یەک چاو سیر بکرێ، خەڵکانێک دێن هەندێک بابەت تەڕح دەکەن، هەندێک بابەت باز دەکەن، ڕەنگە مەدین لەسەریش بن و ئەهلی عیلم و خۆیان بە ئەهلی عیلمیش بزانن، هەندێک بابەت باز دەکەن کە بەڕاستی یعنی تەساهولاتێکی زۆر دەکەن بەس لۆی کە برێن ئەوە مامۆستایەکی کراوەیە، بەڕاستی زۆر شارەزایان نێزیکە، یان لە بۆ پارەیەکی چەور، لە بۆ مەسلحەتێک، لە بۆ بەرژەوەندیەک، لە بۆ پلەپایەک، بەڕاستی ئەوە زۆر خەتەرە، ئینسان دەبی ئاگداربی. لەو ئیسرائیلیاتانی جەدید کەوا نوێ ئێستا پەیدا بووە، لۆ نمونە تەمەشارێکە یەک لەو شتانە دەرێت کاکە ئەتەجدید فی الدین، نوێخوازی پەیداکردن لە دین. کاکە دین نوێخوازی لە دین وەڵڵەهی سەیرە. ئەمەش دەگەوەین ئیجتیهادی فقهی هەتا ڕۆژی قیامەتی زانایان شتی ئاڕائی جوان پێشکەش دەکەن، ڕەئی جوان دەین لە مەسائیلی فقهی، بەس پێم نارێ عەقیدەی چ لێ دەکەی. ئەرکانی ئیمان 6، کەس دەتانی بەری کاتە 7،
کەس دەتانی بیکاتە نەودا ئەرکانی ئیسلام پێنجە ئەوە تەواو دەقی لەسەرە چۆن دەتانی ئینسان قسەی لێ بکە کەس دەتانی لەو مەسائیلانەی کە ئەسماء الله الحوسنایە مەسائیلی عەقیدەیە کە دەقی قورئانی لەسەرە فەرموودەی پێغەمبەری لەسەرە صلی الله عليه وسلم ئەو بابەتانە بەڕاستی هێدی سوورە ئینسان دەبی ئاگادار بی خاڵیشتر زۆر تەمەشا دەکەی دەبیستین بە ناوی ئازادی ئافرەت ئافرەت ئازادە و دێن تەویلات دەکەن لێکدانەوەی زۆر سەقەت دەکەن لۆوەی کەوا ئافرەتی شام بەشانی پیا و دەتانیتن مەسەلەن هەندێک شت بکە بەڵێ ئێمە دەرێن پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم النساء شقائق الرجال بەڵام لە چیدا ئافرەت لە هەندێک مافی هەیە پیاویش مافی هەیە ئافرەت لەوەی کەوا دەتوانی ئیش بکە لە چوارچێوەی شەرعی خوای گەورەدا ئافرەت لە زۆرانێک لە شتەکان بڵێ هاوشێوەی پیاوە بەڵام والله تا ڕۆژی قیامەتی ئافرەتێک منداڵی نابی ئەوە سنەتی خوای گەورەیە خۆ خەتای من نییە هەندێک کەس هەیە کە دەڵێ ئافرەت دەبی وەکو پیاوبی لە هەموو شتێک کاکەوە غەڵەتە واللهی خوای گەورە دەفەرمێ لەیسە الذەکەر کەلئونثى ئافرەت مێینە قەت وەکو لێرینە نییە لە پێکاتەی جەستەیی لە شەکل و شێوەی هەمووی جیایە ئێستا کە ئەتو ئافرەتش دەنی پانتۆڕشی لەبەر دەکەی و چاکەتشی لەبەر دەکەیەوە و هەروەها پرچی خۆی وەچی زەلامان لێ کردیە و یەخ باشە پێم نارێ ئەو ئافتەک و مێردی دەکا چ زەوق و سەلیقەچی دەبیتن ئەو پیاوە یعنی بە خێزانی خۆی قسێ بکە والله ئەو غەدرە لە خودی ئافرەت دەکرێت ئەوە زوڵم و تەعەدایە یان ئافرەت دەرینان لە ماڵ پیاو ئیشەکی دەکا ئافرەت سێچار ئیشی پێ دەکرێتن ئەدێ و زوڵم و ستەم نییە گوناح نییە ئیسلام داوای ئەو مافی ئافرەت دەکاتن خاڵیشتر ئەوەیە لە دەربارەی فرەژنی کە دەرێن ئافرەت غەدری لێ دەکرێت نابی پیا و چارژنی بینی کاکە ئەو دانانی دەقی قورئانە خوای گەورەش خۆی شەرتی دانایە وإن خفتم ألا تعدلوا فواحدة ئەگەر کابرا مەترسی جێبەجێ نەکردنی عەدالەتی هەیە با یەک ئافرەتی هەبیت و کافی و ئیکتیفا بۆ ئافرەتەی بکاتن بەڵام ئاگادار بە ئەوانەی کە دەڵێن نابی فرەژنی هەبی خۆ لە دڵسۆزی ئافرەتیان نییە نابەخوای ئەگەر دڵسۆزی ئافرەتن ئەلی ئەو هەموو ئافرەتە بێوەژنەی هەنا ئەدی لۆ خەم لەوان ناخۆن ئەو هەموو ئافرەتە پەککەوتە بە ساڵات چووە غەریبە بێکەس و کەساسا لە هیچ شوێنە کەس نییە بە خێویان بکە قوتی مەعیشەتی ماڵی خۆی نییە ئافرەت هەیە بێوەژنە پیاوی مردیە مێردی نمایە یەک کۆمەڵ منداڵی بەسەردا بەجیمە ئەدی لۆ نانەوانە خەم لەوانە بخۆن ئەدیوانش ئافرەت نینە ئەوانش مافی ژیانیان نییە لۆیە کە باسی فرەژنی و مافی ئافرەت دەکرێت بەڕاستی غەدرە لە ئافرەت دەکرێتن خاڵیشتر ئەوەیە لە دەربارەی زۆر جار کێشە دروست دەکەن لە مەسائیلی مێژووی لۆ نمونە مەسائیلی خلافە و جێنشینی سەحابەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم یاخود لە پێشەوایەتی ئایا ئیمامی ئەبوبەکر ئەولاتر بووە یان ئیمامی عەلییان بابە والله ئەو مەسائیلانە ئەو پێغەمبەری خوا قسەی تێدا کردیە صلی الله عليه وسلم کیباری سەحابە قسەی تێدا کردیە ئەگەر فتنەک ڕوویدابی وەکو عومەری کوڕی عەبدولعەزیز دەفەرموێ دەفەرمێ تیلکە ئوممەتون قەد خەلەت لەها ما کەسەبەت وەلەکم ما کەسەبتم ئەوانە کۆمەڵێک بوون سەحابەی پێغەمبەر بوون خوا فەزل و شەئنێکی گەورەی دانێ ئەوانە خەلەت ڕۆیشتت بەسەر چوون لەکم ما کەسەبتم لكم ما كسبتم لهم ما كسبتم لكم ما كسبتم ولها ما كسبتم دەفەرمێ ئینجا ئیسا خەمی خۆی بی لۆی ئەو بابەتانە بەڕاستی نەوڕژێندرێ وانوە بابەتی عەولەما یان جیهانگیری یان بابەتی عەلمانیەت بەڕاستی ئەو بابەتانە دەبی زانایان زۆر ئاگادار بن بەڕاستی ئەو فکرانە لە مێشک و خەیاڵیاندا نەبیتن خاڵیشتر کە پێشکەشی ئەوەی بەڕێز و بکەم کە گەوهرێکە لە گەوهرەکان گەوهری پەنجامی ئەویش ئاگادارتان دەکەمەوە ئەی فێرخوازان ئەی قوتابیان ئەی خوشک و خوشکانی بەڕێز کە ئێوەش لە شوێنەکانی خوێندن دەخوێنن زۆر ئاگادار مادەم تۆ فێرخوازی مادەم هێشتان بە دوای علم دەگەڕی زۆر ئاگاداری لایەنگیری بە کەسێکی سەر بەخۆ بە قەت حەزبایەتی مەکە وەکو حزب حەزبایەتی مەکە ئێستا ئەتو کارێکی زۆر گرنگترت لە ئەستۆیە ئەوی وەرگرتنی عیلمە زانستخوازیە کەینێ بووی ئەهلی عیلم کەینێ علمەکی چاکت وەگرت هەینێ لۆ خۆت ئازادی لۆ خۆت ئەگەر هات ممارەسەی بابەتێک دەکەیکەوە مەسائیلی حەزبات کرد لێ لەو کاتش کە ئەگەر هات بێ لایەنگیری لایەنێک هەر لایەنێک بی ئاگادار بە
نەکەی لایەنگیری کەسانێک بکەی کە تەئسیل لە دینت بکە، لە عەقیدەت بکە، لە بۆ ئێستا لە بۆ داهاتوت، نەکەی پاڵپشت و لایەنگیری کەسانێک بی کە دژایەتی دین دەکەن، کە بە دینی ئیسلام ڕازی نییە. ئەتوو ئەهلی علمی، ئەتوو زانستوازی، نەکەی دنیا و قیامەتی خۆت بفەوتێنی لۆ لایەنێک لۆ کەسانێک کەوا عەلمانیە، بێدینە، خوانە ناسە، هاوار دەکە حەیە عەلە السەڵا، دەرێ ئێمە عەلمانین، ڕازی نین بە دینی ئیسلام، دەرێ دین بەسەر چووە لە ئەو سەر دەبێ ئێستا بەکە لەگ نایە، دەبێ ئینسان زۆر زۆر ئاگادار بی فەخر و شانازی بەیەک ناو بکە، لەو ناوەی بە هیچ ناویشتە ڕازی مەبە، ئەویش ئەوەیە کە مسلمان بە. خوای گەورە خۆی دەفەرمێ هو سەماکم المسلمین، خوای گەورە ناوی لە ئێوەنا مسلمان، کەواتە لۆیە طالب العلم دەبی یەکەمین شات هەوڵ بدا علم بەدەست بێنە، زانست بەدەست بێنە، لە پاشان عملی پێ بکە، لە پاشان بانگەوازی پێ بکە لەسەر ئەو بەڵام دەدەستێنانی علمەکەت، کارپێکردنی و هەروەها بانگەوازیەکەت هەمووی لەسەر ڕێگای سەلەفی ساڵح بی. خاڵی دووەم ئاگدار بە، نەکەی هەر ڕۆژە لەسەر پەتکەچی بی، زۆر عیبە لە بۆ بەندی لەسەر، زۆر عیبە لە بۆ ئەهلی علم هەر ڕۆژێ لەسەر پەتەکی گەمەی بکە، ئەوڕۆ لەگەر ئەو حزبەیە، ئەوڕۆ لەگەر ئەو حزبەیە، ئەوڕۆ لەگەر کۆمەڵە چیکەیە سبەی بە نەوعچکە سەری دەردەچی، بەڕاستی ئەو ئینسانە سنگ و قیمەت و سووک دەبیتن لە ناو کۆمەلگە و لە ناو خەڵکیش. زۆر ئاگدار بە. خاڵی سێم زۆر ئاگدار بە، ئینسان لە لایەنی کە ئەتو دەبیە لایەنگیری کۆمەڵک وەلاو بەڕایی لەسەر دامەنێ، مادەم ئەتو لەگەل لایەنەچی مسلمانن، کەسانی کەت بەرامبەر هەیە، نەکەی کەسانی بەرامبەرت پێ کافر بی، نەکەی باسی بابەتێک بکە کە ئەنەه ئەوانە بە دوژمنی خۆت سیر بکەیت، وەلا و بەڕا تەنها لە چوارچێوەی دینی ئیسلام و ئیمان و عەقیدە و بیر و باوەڕە. مەسائیلی تەڕەفگیری، مەسائیلی لایەنگیری وان لێ ناکە کە ئەتوو ببیە کەسێک خەڵکی بە کافر دابنێ، بەێ وەڵڵە ئەوی لەگەر من نەبیتن ئەوە کافر و ضال و مضل لەخوا پەنامە بدە. خاڵی چوارەم ئەی قوتابی بەڕێز، ئەی فێرخواست، شیعارت دروشمت هەمیشە ئەوە بی ئونصر ئەخاکە ظالیمەن ئەو مەظلومە، ئەوەیە براکەی خۆ سەر بخە، ظالیمەن ئەگە ظالیمە دەست درێژی کارە، تەعەداکارە، زوڵم دەکا، سەری بخە، کو سەری بخە، دەستی بکرە و لێ نەگەڕ زوڵمی بکە، غیبەتی دەکە بڕۆ نەسیحەت بکە، نەسیحەتی بکە، ئەگە لای داوە لە ڕێگایەک بڕۆ ئامۆژگاری و نەسیحەتی کە و بینەوە سەر ڕاستە شەقام. ئەو مەظلومن ئەگەر مەظلومە و ستەم لێ کراوە دیسان سەری بخە، پشتی بگرە، لێ مەگەڕێ، ئەو کەسە بەڕاستی غدری لێ بکرێتن. ئەوە برێن وەسیەت و ئامۆژگاری ئینسان بیتن. اینجا بەڕێزەکەم خۆشەویستەکەتان، ئەی ئەهلی عیلم و زانست خوازن زۆر ئاگدار بە، وەڵڵاهی ئەگەر کەسێک سەر بەخۆی بژی، سەر بە هیچ لایەک نەبی، ئەگەر ئەتوو بە تایبەت لێ ڕێی علومی شەرعیت گرتیا، یان کەسێک دکتۆرە، کەسێک مەهەندسە، کەسێک ئەندازیارە، یان کەسێک پارێزەرە، ئەو کەسە ئایا ئەتوو پارێزەری یەک لایەنی چی نەچی یان هەموو کۆمەڵگەی، کەواتە ئەتوو بە زانایەکی یعنی لە بۆ تێگڕای کۆمەلگا، بە تایبەت ئیمام و خەتیب زۆر حیف و مخابنە، بەڕاستی پشتیوان و لایەنگیری یەک تاکە خەڵک بیتن دەبی زۆر ئاگدار بێ ئینسان بەڕاستی کەسێک بی ئیمامی قەومەک بە، ئەو خەڵکە بە تێگڕایی بەگشتی ئینسان ئاگدار بی. دەجێڕنەوە دەڵێن یەکێک لە سەرکردەکان سەرکردەیەک برێ قائیدێک بووە، مەلایەک لە گەری بووە، ئەو مامۆستایە تەبعەن لە گوندەکەی دەوڕاستی ئەو کەسەی بووە، هەر کێشە و گرفت و مەشاکیلە کەبایە ئەو برین سەرکردەیە دەچوە دوو ئەو مامۆستای پێک و مشکلەکەیان حەل دەکرد. ماوەیەکی پێچوو مامۆستا هەستا داوای کرد، گوت کاکە ئەمیش دەمە ئەندامی حزبی حزبەکەین گۆ کە بوو ئەندامی حەزب، ئەو جارە ئەو سەرکردا نەدەچوو داوا لە مامۆستای بکە و نەفەری بە دوو بنێری و هەروەها جێ درێژەکەی کورتانێکی جوان لە سزان دوگور دەک نا، بەڵکو بە ئەمر لە دوی دەنارد، مامۆستەوەرە ئیشمان هەیە دەرچوونمان هەیە، بە ئەمر لە دوی دەنارد. ئینجا دەیرە ڕۆژێکە مامۆستا ویستی پێشکەوی چکە بە حکمی ئەوی مەندیلی لەسەر و مەلایە و 12 ئیلما، زانی ئەو کابرایەتی پێگۆ قائیدەکە گوتی مامۆستا ڕاوەستە، هەتا ئەتوو سەر بەخۆ بووی لە هەموو جێک ئێمە هەر هەمومان ئەتوومان بە پێش خۆمان دەخست، بەڵام ئێستا ئەتووبی ئەندامی من، ئەمن سەرۆکی تومە، ئەمن گەورەی تومە، بە قانونی
بە قانونی ئەو حزبەی من دەبی ئەتوو لە دوو من بڕۆی تەواو بزانە تەمەشا بکە کە کاتێک سەربەخۆی چەند گەورەی بەڵام کاتێک دەبی ئەندام واللهی دەبی بەو شێوەیە لە دوو خەڵکانێک بڕۆی ئینسان ئاگاداربی بەڕاستی هەوڵ بدە دائیمەن وەکو کەسێک قورئان و سنەت دروشمی ژیانی توبی نەکەی وەڵا ئەوە طریقەتی فرانە و ئەوە طریقەی ئەو لە نا ئاگەشتێک ئەتوو ئیمامی خەڵک چاون لێ دەکە ئەتوو پێشەنگ و پێشەوای لێ زۆر ئاگادار دەبی ئاگادار بە لە عەقیدەت لە معاملاتت لە هەرسوو کەوتت لە دانیشتنت لە عیبادەتت خەڵک چاون لێ دەکات لێ تەمەشا بکە زۆر جاری وا هەیە تەمەشا کابرا بە ناوی طریقەت چایە دێتە پێشی خواردن دادەندێ یەڵە کاکە سێ لا ئیلاها ئیلا الله لێ بدەن لا ئیلاها ئیلا الله أشهد أن لا إله إلا الله لا إله إلا باش أوسي لا إله إلا الله لديت دانشتيا لدي بسم الله كبيغمبري صلى الله عليه وسلم وكسنة لبو إيمي بزيشتيا كاكا تسون دبتو إمام وخطيبي ما مستايا بريز قوتي لما ديزي دانشتين قوتي يك هاد أو خوات سايان هنا سي لا إله إلا الله إليه قوتي مش بيم قوتي مالي كاكا طريقتين جو قورة ريان پیغمبری صلى الله عليه وسلم پیم گو پیغمبر وی کردیا باشا پیغمبری خوا داینا بری بسم الله معنی تی اوسی لا اله الا الله کاکا دبی نابی اتو هر بدعی بکی نابی اتو کسک بی لدو روي خلقك بروي والله او طريقتي فلان في سارة ادي طريقتي محمد المصطفى صلى الله عليه وسلم دبي اقدار بي انت بريزان وخوشويستان زور اقداري تنخالق بي يقلوانا هميشو بەردەوام نەکەی نهێنی برادەرەکەی خۆت هیچ نەهێنیەک بەڕاستی بڵاو بکەیەوە خاڵی دووەم زۆر ئاگداری قسە هێنان و بردن و دروستکردنی فتنە و ئاژا و ئاشوب بە ئەهلی علم نابی وابی خاڵی سێم زۆر ئاگدار بە وشک نەبی بە تایبەت لە قسەکردن و بڕیاردان کەسێکی کراوە بە دەنگ بەرز مەکەوە لەسەر خەڵکی بەرامبەر خاڵی چارەم ئاگدار بە زۆر سوحبەتکردن هەیبەت و ویقاری ئینسان دەیتە خوارێ خاڵی پێنجەم زۆر ئاگادار بە دوو کەس بێکەوە قسەیان کرد نەکەی بچێ بەینیان جێڕا بگری ئەرێ وەس دەرێن پەیوەندی بە تونیە کاکە خاڵی شەشەم زۆر ئاگادار بە قەت ڕق و چینە لە ناو دڵت دانەبیتن هەمیشە خۆشەویستی لە ناو دڵت دابی خاڵی هەفتەم زۆر ئاگاداری حەسادت بە بەڕاستی پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم حەسادت چاکەی ئینسان دەخوا هەروەکو چۆن ئاگر داری لف دەکات و دەیستێنی و لە ناوی دەبا خاڵی هەشتم زۆر ئاگاداری گومانی خراپ بە بەدگومانی بەڕاستی دەتخاتە ناو گوناه و تاوانێکی گەلک زۆر خاڵی نوێم زۆر ئاگادار بە نەکەی دانیشتن بکەی نەکەی تێکەڵی کۆمەڵێک بی کە ئەهلی بیدعەن بەڕاستی ئەهلی بیدعا ئەوانەی بە ئاشکرا دەعوە لەبۆ بیدعە دەکەن کورە خەتەرە ماڵوێرانیە بە تایبەت لە بۆ ئەهلی عیلم و هەروەها خاڵی دەیەم کە ئامۆژگاری جەنابەت بەڕێزتان بکەم گەنجان و خۆشەویستان لە خوشکان و برایان ئەوەیە کە هەمیشە زۆر ئاگادار بە هەنگاو هەر بنەی لە بۆ گوناه لە بۆ تاوان لە بۆ ڕێگای خراپ اینجا ئەو خاڵانە کۆمەڵە خاڵێک بوون پێشکەشی ئێوەی بەڕێز و خۆشەویستم کرد بە ڕێزان و خۆشەویستان زۆر ئاگادار بە بەڵام ئەو خاڵی کە عەز دەکەم یەک تیشتی بخەمە سەر بە خێرایی حەسادەتە چونکە حەسادەت لە ناو ئەهلی عیلم گەلک زۆرە بە تایبەت ئەهلی عیلمی شەرعی و بە تایبەت لە ناو مەلایان خوای گەورە هەموو لایەکمان حەفظ بکا خوای گەورە بمان پارێزی لەو نەخۆشیە کوشندەیە زیانەکانی حەسەد ئەوەیە بەس بە کورتی بازەکەم یەکەم یەکێکە لە گوناهە گەورەکان یعنی گوناهە گەورەکان خوا پەنامەمدا خاڵی دووەم هەرچی چاکەی ئینسانە وەکو لەو حەدیسەی باسمان کرد چاکەکە نایەڵی و لە ناوی دەبا خاڵی سێم یەکێکە لە صفاتی جوولەکە خوا پەنامەمدا خاڵی چارەم پێچەوانەی برایەتی دینی و ئیمانیە خاڵی پێنجەم ئەو کەسەی حەسادەت دەبە بە کەسەکی لەسەوەی کە خوا نیعمەتێکی لەگە کردیا ئەو کەسە ڕازی نییە بە قەزا و قەدەری خوای گەورە ئەوی بڕیاردایە کەواتە ئەتوو کە ئەنەهو ڕازی نی بە قەزا و قەدەری خوا خاڵی شەشەم هۆکارێکە لۆماندی بوونی دەستە و دەرونی ئینسان ئەو ئینسانە هەر کەسێک دەبینی کە نیعمەتێکی لەگە کرایە خەفەتی پێدەخوا بارێکی قورس دەکەوتە لەسەر خۆی بار دەکا بەبێ ئیستیفادە خاڵی هەفتەم
دەبێ ئینسان ئاگاداربی ئەو هەنگاوە ئەو صفەتی شەیطانە و شەیطان و کاتی خۆی کەسە زەیل و ئادەم لەبێ حەسادەت بوو گوتی ئەمن لەوی باشترم بە حسابی خۆی. خاڵی هەشتم دەبێتە هۆکاری عەداوەت و دژایەتی کردن و حتا دەگاتە قەتل و لە ناوبردن. براکانی یوسف پێغەمبەر لۆ ویستیان یوسف پێغەمبەر لە ناو ببەن لەبەر ئەوەی صفەتی حەسادەتیان لێ پەیدا بوو. خاڵی نوێم ئەوەیە کەوا نیعمەتی خوا بەکەم حسێب دەکەی ئەتوو وا نیعمەتی لێگە توش کردیە بەڵام نابینی هەر نیعمەتی کەسی بەرامبەر دەبینی. خاڵی دەیەم وا لێ دەکا حەسادەت بە خەڵکی مەشغول بی بێ ئاگابی لە خوای گەورە سوبحانەه وتەعالا. مەشغول بوون بە خەلق و هەروەها بێ ئاگابوون لە خاڵق بەڕاستی نەخۆشیە. هەمیشە دەو بە زکر بە بەرامبەر بەخوا بێدەنگ بە بەرامبەر عەیب و کەم و کورتی خەڵکان. خوای گەورە عاقبەتی هەموو لایەکمان خێر بکە. خوای گەورە موفق و سەرکەوتوو دنیا و قیامەتمان بکە. خوای گەورە ئەوەی کردومانە ئەوەی دەیلین و ئەوەی وتومانە خوای گەورە بە ئیخلاص و لێمان قبول بکە سەرکەوتوو بن لە دنیا و لە قیامەت. وەسسەلامو عەلەیکم وەڕەحمەتوڵڵاه.